بتوانیمان 36مین پێداچوونی خێرای تاوەرەکەمان ئەنجام بین. ئەویش بە میوانداری کۆمەڵێک پسپۆڕی زۆر بەتوانایی ئەم بابەتە لەسەر نەخۆشیەکانی ڕژێنی ژێرکاسی سەر بوو. کۆمەڵێک پرۆفیسۆر و دکتۆری زۆر بوردی ئەم بابەتە هەستان بە باسکردن و دەردەشکردنی ئەو بابەتانی کە پەیوەندی هەیە بە ئەم نەخۆشی و دەستنیشانکردنی نەخۆشیەکە و ڕێگە چارەسەرەکان کە ئەکرێ بۆ ئەم لە ڕووی دەرمانەوە لە ڕووی نیشتەرگەریەوە. و من خۆشم بە بابەتێک بەشدار بووم ئەو ڕێگە نیشتەرگەریانی کە ئەگەیتە ئەو ڕژێنە بە ڕێگەی نازۆر ناوبین. ئەمڕۆ بەشدار بووین لە ئەم سیمپۆزیەمێک لەسەر نەشتەرگەری و نەخۆشیەکانی ژێرمێشکە گلاند ئەنجامدرا. بەڕاستی ئەم چالاکیانە زۆر پێویستە بۆ فراوانکردنی زانیاریەکان لەسەر ئەو نەخۆشیانەی کە تا ڕادەیەک ئێستا تازە لە چارەسەرکردنەکانیانە. بەشدار بووم لە پریزنتیشن یاخود لە پێشکەشکردنی محاضرەیەکە لەسەر پێش نەشتەرگەری و دوای نەشتەرگەری چۆن بە دوواداچوونی ئەم نەخۆشانە ئەکرێت بۆ هۆرمۆنەکانیان و بۆ ئەو ئاکامانەی کە لە دوای نەخۆشیەکانەوە دروست دەبێت. پێویستە ئەم سیمپۆزیۆنامە زیاتر بکرێت و هۆشداری زیاتر بەرەو پێشچوونی ئەو نەخۆشیانەی کە تۆزێک دەگمەن و چارەسەرەکانیان بە تیم ئەکرێت ئەنجام. سمارت وەرچەرخانە.